دەوروبەری زانکۆی سلێمانی بەسەربازگە کراوە و هێزێکی زۆر لە دەوری زانکۆ بڵاوی پێکراوە. ڕێگە بە هیچ جموجۆڵێکی خۆپشاندانی قوتابیان نادرێت، بەڵام قوتابیان لە ناو زانکۆدا سوور بوون لەسەر ناڕەزایەتیەکانیان. بەشێک لە قوتابیان لە بەردەم سەرۆکاتی زانکۆ گرت بوونەوە، بەڵام زوو بڵاویان پێکرا و نزیکەی 21 نوێنەریان دەستگیر کراوە. دەستکراوە بە دەستگیرکردنی خۆپشاندەران و ئەوانەی دەستگیر کراون تاوەکو ئێستا چارەنووسی بەشێکیان نادیارە. بەداخەوە ئەوەی ئەمڕۆکە لە زانکۆی سلێمانی ڕوویداکارێکی زۆر نامەجێ بوو. لە بەردەم زانکۆی سلێمانیدا لە بەردەم دەرگای ڕاپەڕین ڕێگری کرا لە خۆپشاندەران کە خۆپشاندان بکەن و شەوێ ڕابردوو لەلایەن چەند کەسێکەوە دەرگای زانکۆ لێکرایەوە بۆ ئەوەی خوێندکاران نەتوانێتەوە دەرگایە بگرن و بەرداوامی هەبێ خۆپشاندانەکان. بەداخەوە ڕێگرێکی زۆر کرا لە خوێندکاران کە لە بەردەم زانکۆیە خۆپشاندان بکەن کە کار گەشت بۆی کە خوێندکاران بچنە لای سەرۆکایەتی، بەڵام کەس گوێی لە داواکانیان نەگر. بەداخەوە هێزێکی زۆری ئەمنی بە شێوەی مەدەنی بڵاویان پێکرا بوو لە بەردەم دەرگای زانکۆدا. خوێندکارە هاتە ناو زانکۆوە ئەیان پشکنی تەماشای مۆبایلەکانیانە کرد، چیتیایە چیتیانە، بە هەمان شێوە خوێندکار کاچێتە دەرەوە. نزیکەی 20 بۆ 30 خوێندکارێک گیراون کە منێکێک ملەوانی لە بەردەم زانکۆدا لەلایەن چەند هێزێکی مەدەنی ئاسایشەوە دەست بەسەرکران. لە هەڵەبجە و سەی سایق خۆپشاندان بەردەوامی هەیە. قوتابیان دەڵێن هەرچەندە فشاری زۆریان لەسەر لەلایەن زانکۆکان و بەشێک لە مامۆستاکانیان، بەڵام ئەوان دەڵێن نەبایکۆ دەشکێنن، نەکۆتایی بە خۆپشاندانەکانیان دەهێنن تا ئەو کاتەی مافەکانیان بۆ دەستەبەر دەکرێت. داواکاری ئەمە بریتە لە دەرماڵە کە دەرماڵە سەرەتاییترین مافی خوێندکارە ویان بەردەوام بین و بایکۆت ناشکێنین بێت شازێک ناڕۆنە هۆڵەکانی خوێندن هەتا دەرماڵەمان پێ نەدرێت و داواکارین کڕی خوێندنی پارەڵی لەشکەم بکرێتەوە. ئەگەر لە هەمووانەکانە سفریش بەدەستبین بەردەوامە بین لەبەرەوەی هەندێک مامۆستا هەندێکیان زۆر لە پشتمانن سپاسیانەکەین، بەڵام هەندێکیشان بەداخەوە کە لە ڕۆژای نەهاتنمانە خیابیان ناوین دەرجیان لێشکاندوین بێگومان ئەوە ئەکرێتەوە سەر مامۆستاکان خۆیان سپاسی هەندێکیانەکەین و هەندێکیشیان لەبەری ئەو ڕفتاران لەگەڵ کردین و بۆیە ئێمە زیاتر سوبووین لەسەر خۆپشاندان. وەکو کۆلێژی زانستە مرۆڤایەتیەکانی سی سادەق داواکە چەند ڕۆژێکە گردبوونەوەی خۆمان ئەنجاماوە و داوای بە یاساکردنی دەرماڵا دەکەین و کە تەلەبەت چەندان گیرروگرفتی هەیە ببوونی وەرت هەنە تەلەبەی وازی لە خوێندنێ ناو و ناتوانێت بەبووی نەبوونی پارە و خوێندنەکەی خۆی تەواو بکە. ئێمە داوامان لە حکوومەت ئەوەیە کە بێ بەدەم داواکانمانەوە هەروە هەتاکو نەژێ بەدەم داواکانمانەوە ئێمە لە خۆپشاندان و بایکۆتی خۆمان بەردەوام بێت. بەداخەوە تا ئێستا حکوومەت بەدەم داواکانی خوێندکارانەوە نەهاتووە لە هیچ شار و شارچکەیەک لەگەڵ ئەوەی کە لە هەموو شار و شارچکەکان خۆپشاندانی خوێندکاران بەردەوام بووە. ئێمەش وەکو خوێندکارانی پەرۆدی زانستە مرۆڤایەتیەکانی سەی سایق ئەمڕۆ و ڕۆژانی داهاتوش بەردەوامین لە داواکردنی مافەڕەوەکانی خۆمان لە کەمکردنەوەی نرخی پارەڵێل و بە یاساییکردنی دەرماڵە. داواکاری قوتابیان ئەوەیە دەرماڵە بە یاسا ڕێک بخرێت و بڕەکەی زیاد بکرێت، هەروەها کرێی خوێندنی پارالێڵ کەم بکرێتەوە. بەڵام لە جێگەی جێبەجێکردنی داواکاری قوتابیان ئێستا دەستکراوە بە ڕەشبگیری و ڕێگە نادرێت خۆپشاندان ئەنجام بدرێت. زانکۆی سلێمانیش بە تەواوی بە هێزێکی سەربازی گەمارۆ دراوە و هەر جموجۆڵێک هەبێت سەرکوت دەکرێت. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، سلێمانی.